ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا گەشتێواڵەکانتان پێشکەش دەکەن. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵ. ماڵاوایی لە ژیانی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە لە شاری سنە. ماترسی بێکاری بەربڵاوی کرێکارانی وەرزی شارەداری لە شاری سنە. دەست بەسەرکرانی ژینگە پارێزێکی خەڵکی شاری سنە. ئەشکەنجە و ئازاری بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری سنە لە زیندانیەڤین. و لە سێداردانی 17 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. ماڵاوایی لە ژیانی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە لە شاری سنە. بەداخوپەژارێکی زۆرەوە ئاگادار کراین کە هاوڕێکەی ومەرج شەریفی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی پێشوەی حیزبی کۆمۆنیست ئێران بەهۆی نەخۆشیەوە لە ڕۆژی سێشەمە 21 ڕێبەندانی 1404 هەتاوی لە وڵاتی سوئید ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێکەی ومەرج شەریفی لە تەمەنی تازەلاوەتیدا ڕووی لە چەلەکی سیاسی کرد و لە ڕاپەڕینی ساڵی 1979 لە ئێران دەشی دەسەڵاتی پادشایەتی بەشداری کرد. دواتر خەباتی سیاسی خۆی گرێدا بە کۆمەڵە و وەک پێشمەرگەیەکی چالاک درێژەی بە هەڵسوڕاندا. لە ژیانی پێشمەرگایەتیدا هاوڕێکەی ومەرج لە گوردانەکانی شاهۆ، ئارێز و شوان دەوری بەرچاوی نواندبە و لە نێوانی یان هاوڕێکانیدا بۆتە جێگای متمانە. فیداکاری و لە خۆبردووی هاوڕێکەی ومەرج لە ئاستێکدا بوو کە لە یەکێک لە شەڕەکان دژی بەکرێگیرەوانی ڕژێمی ئیسلامی بریندار بوو، بەڵام ورەی خەبات و تێکۆشانی هەروە بەردەوام مایەوە. لە گۆڕەپانی خەباتی پێشمەرگانەدا هاوڕێکەی ومەرج ئازاری لە دەستدانی خوشکی عەزیزی واتە هاوڕێی ئازیدا شەریفی بە ورەیەکی بەرزەوە تەحمل کرد. هاوڕێی ئازیداش پێشمەرگەی قارەمانی کۆمەڵە بوو کە بەداخەوە لە مەیدانی خەباتدا گیانی بەخت کرد. بەداخەوە هاوڕێکەی ومەرج لە یەک ساڵی ڕابردوودا گیرۆدەی نەخۆشی شێرپەنجە بوو و سەرەڕای هەوڵی زۆری پزیشکەکان نەتوانرا چارەسەر بکرێت و سەرنجامیش ڕۆژی 10 فێبریوەری 2026 زاینی ماڵاوایی لە ژیان کرد و هاوڕێیان و بنەماڵەکەی تووشی خەم و پەژارەیەکی بێسنوور کرد. مەترسی بێکاری بەربڵاوی کرێکارانی وەرزی شارەداری لە شاری سنە. بە پێی دوایین راپۆرتەکان نەگەری هەیە زیاتر لە 400 کرێکاری وەرزی لە شاری سنە لە دوایین ڕۆژەکانی مانگی ڕێبەندانی ئەم ساڵدا لە سەرکارەکانیان دەربکەن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کرێکارانی ناڕازیان مەژە بەوە دەکەن کە سەرڕای کۆتایی هاتنی ماوەی گرێبەستەکانیان لە مانگی ڕەشەمەدا لەلایەن بەرپرسانی شارەداریەوە گرێبەستەکانیان گۆڕاوە و ماوەکەیان بۆ 15 ڕێبەندان کەم کراوەتەوە. ناڕازیان لە درێژەی وتارەکانیاندا جەخت لەسەرەوە دەکەنەوە کە بەهۆی نەگۆڕینی گرێبەستەکانیان لە کاتیەوە بۆ هەمیشەیی هیچ کات ئەمنیەتی پیشەییان نییە و پەیمانکارانی دابینکردنی هێزی کاری نوێ بە ئاسانی لەسەر کارەکانیان دەریان دەکەن. دەست بەسەرکرانی ژینگە پارێزێکی خەڵکی شاری سنە. ڕۆژی سێشەمە 21 ڕێبەندانی 1404 هەتاوی ژینگە پارێزێکی خەڵکی شاری سنە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بە پێی راپۆرتی گەیشت و ئەو چالاکوانە بە ناوی جەماڵ ئەسەدی ئەندامی گروپی شاخەوانی چلچەمە بە هێرش هێزەکانی داری تڵعات بەسەر ماڵەکەی دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. شایانی باسە سەرڕای بەدوەدا چوونی بنەماڵەکەی وە کۆمەڵێکی دیکە لە چالاکانی مەدەنی و فەرهەنگی لە سەردۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تاکاتی داڕشتنیەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانیە و لە مافی دەستڕاگەیشتنیش بە پارێزەر بێبەشکراوە. ئەشکەنجە و ئازاری بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری سنە لە زیندانیەڤین. بە پێی دوایین زانیاریەکان فواد فەتحی بەندکراوی سیاسی و چالاکی کرێکاری خەڵکی شاری سنە بەهۆی دەربڕینی ناڕزایەتی دەست بە دۆخی خراپی و ڕاگررتنی بەندکراوان ڕوبەڕووی توندوتیژیەکی زۆر بووەتەوە. سەرچاوەگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ڕۆژهای ڕابردوودا بەندکراوانی سیاسی بەندی حوتی زیندانیەڤین کاتی دەربڕینی ناڕزایەتی دژ بە خراپی دۆخی شوێنی ڕاگررتنی بەندکراوان لەسەرەوە بوونی ژماری بەندکراوان و هەروەها نەبوونی دەرمانی پێویست لەلایەن کۆمەڵێک بەندکراوی دیکەی ڕاگیرا و لەو زیندانە کە لەلایەن بەپرسانی بەندیخانەوە هەندرابوون هێرشکراوەتە سەریان. بە پێی هەواڵی گەیشتوش دۆخی تەندروستی فواد فەتحی و کۆمەڵێکی دیکە لە زیندانیانی بەشداربووی ناڕزایەتیەکان ناجێگیرە و پێویستی خێرایان بە دەرمان و چارەسەری پزیشکی هەیە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شارستانی شیروان. بە پێی دوایین راپۆرتەکان سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 16 ڕۆژ لە دەست بەسەرکرانی دوو برای خەڵکی شارستانی شیروان سەر بە پارێزگای ئیلام
هێشتا چارەنووسیان نادیارە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵیش ئەو دوو برایە بەناوەکانی بێهزەد وەلیبەیگی و بێهروز وەلیبەیگی ڕێکەوتی شەشی ڕێبەندانی ئەمساڵ لەلایەن هێزەکانی دەسەڵاتی سوپای ڕژێمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش و ئەو دوو بەندکراوە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و دەرمانیش بێبەش کراون و لەژێر تونترین ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکاندا ماونەتەوە. وەچنەوەی درۆشم دەست بە دەسەڵاتی کۆمەری ئیسلامی لە شەوی 22 ڕێبەنداندا. شەوی ڕابردوو هاوکات لەگەڵ پێشواسی ڕژیم لە 22 ڕێبەندان ساڵیادی بە دەسەڵات گەیشتنی کۆمەری ئیسلامی هاوڵاتیان لە شێرە جیاوازەکانی ئێران بە وچنەوەی درۆشم دژ بە حکوومەت خوازیاری هەڵوەشانەوەی دەسەڵات بوون. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتون، هاوڵاتیان لە شارەکانی تاران، شیراز، مەشهەد، کەرەج، تەورێز و چەندین شاری دیکەی ئێران بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر، مەرگ و نەمان بۆ خامنەیی و هەروەها دەیان دروشمی دیکە کە بنەماکانی کۆمەری ئیسلامی بە ئامانج گرتە بوو، نەک تەنیا پێشوازیان لە ساڵیادی بەدەسەڵات گەیشتنی کۆمەری ئیسلامی نەکرد، بەڵکو خوازیاری هەڵوەشانەوەی حکوومەت و سزادانی بەرپرسانی ڕژیم بوون. بەیاننامەی خوێندکارانی زانکۆی تەران دژ بە ڕەوتی پاشایەتی خواز لە ئێران ڕۆژی سێشەمە 21 ڕەبەندانی 1404 هەتاوی خوێندکارانی زانکۆی تاران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بە تەواوی ڕەتیان کردوێتەوە کە پشتیوانی لە بەدەسەڵات گەیشتنی بنەماڵی پەهلەوی لە ئێران بکەن. بەپێی راپۆرتی گەیشت و لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە خوێندکارانی زانکۆی تاران بەباشی مێژووی سیاسی و کۆمەڵایەتی ڕەوتی پاشایەتی خواز لە ئێران و جیهان دەزانن و هیچ کات نەک تەنیا پشتیوانی لە ڕەوتی پاشایەتی خواز لە ئێران ناکەن، بەڵکو لە ساڵانی داهاتوو لە وڵاتێکی دیموکراتیک و لە ئەگەری ڕووخانی ڕژێمی کۆمەری ئیسلامی هیچ کات دەنگ بە گەڕانەوەی ڕەوتی پاشایەتی خواز لە ئێران نادەن. لە درێژەی بەیاننامەکەدا خوێندکاران سەرڕای ئیدانەی سەرکوتی خەڵکی ناڕازی لە ئێران و بە تاوانبار ناوبردنی کۆماری ئیسلامی خوازاری هەڵوێستێکی تونتر لە کۆمەڵگای نێودەوڵەتی بوون و جاختیان لەسەرەوە کردەوە کە خوێندکارانی ئاگای ئێران هیچ کات پێوەست بە هیچ ڕەوتێکی فاشی سوپاون خواز نابن و پشتیوانیش لێوە ناکەن. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن لایەنگران و دەستگا میدیایەکانی سەر بە پاشایەتی خوازەکان چەندین هەواڵیان سەبارەت بە پشتیوانی خوێندکارانی ئێرانی لە ڕەوتی پاشایەتی خوازی لە ئێران بڵاو کردبووە. مانگرتنی کرێکارانی فولادی ئەهواز. ڕۆژی ڕابردوو کرێکارانی فولادی ئەهواز دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان دەستیان لە کار کێشایە و کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرڕای پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خەڵک لە مانگی بەفرەمباری ئەمساڵ بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژێم و بە دەستەوەگرتنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمەنی شوێنی کار بە کردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕێزبەندی پیشەکان و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان بوون. لە سێداردانی 17 بەندکراو لە زیندانی ڕژێمی کۆمەری ئیسلامی لە ڕۆژەی ڕابردوودا 17 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆمەری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێداردراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 13 بەندکراو بەناوەکانی غوڵام حەسەنی، فەریبۆر سەلجوقی، محەممەد کەرەم جەعفەری، سینا مەلەکی، جەواد نەجار، موراد جەهرومی، تەقی زالپور، ئەمین تورکمان، مهرشاد عەلینیا، عەلی بازرگان، مجتەبا بارانی، یەددۆڵڵا موختاری و مەحموود نیازی با تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی بیرجەن، بەم، ئیلام، بورازجان، جیرۆفت، مەهاباد، مەلایەر، دامخان، چابەهار، ڕەشت، سیرجان و لایجان ئێعدام کراون. هەروەها 4 زیندانی دیکە بەناوەکانی ئەیوب سۆفی، ئەفشین قنبەری، ڕەجەب عەلی، ئاریا و پیرۆز پەیڕەوانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی خاف، یەز، سەبزەوار و شیراز لە سێداردراون. دوایین هەواڵ جێگیرکردنی سیستەمی بەرگری ئاسمانی پاتریۆت لە قەتەر لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان دەوڵەتی ئەمریکا و ئێران ئەرتەشی ئەمریکا چەندین سیستەمی بەرگری ئاسمانی پاتریۆتی لە وڵاتی قەتەر جێگیر کرد. بەپێی هەواڵی گەیشت و زۆربەی ئەو سیستەمانە لە بارگای هەوایی ئەلعەدیدی قەتەر جێگیرکراون و لە حاڵەتی ئامادەباشیدان. هەروەها بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەرتەشی ئەمریکا سەرڕای دەستپێکردنی دانوستانەکانی لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی بەردەوامە لە ناردنی هێزی نوێ و کەرەستەی تایبەتی سەربازی بۆ بارەگاکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی کەنداوی عەرەبی. لە هەمان کاتدا ئەرتەش و سوپای پازارانی ڕژێمی کۆماری ئیسلامی دەرگای چوونە ژوورەوە و چوونە
دەرەوەی بزەخانە ئەتۆمیەکانی لە ئیسفەهان و چەندین ناوچەی دیکە لە ئێران بە تەواوی بە مادەیەکی نەناسراو داخستووە. ئەم کردەوەی ڕژیمیش هاوشێوەی کاتی هێرشی 12 ڕۆژەی ئیسرائیل بوو بۆ سەر کۆماری ئیسلامی و نیشاندەری بەرزبوونەوەی ئاستی کێشەکان لە نێوان لایەنەکانی دانوستان. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتەوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.